بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە کەسایەتی و لە ڕۆشنبیرانی شاری سلێمانی یەکێک لە دیوانە شاریەکان بڵاو کرایەوە بە ناوی دیوانی شاری کوردستانێکی بێناز کە بەرهەمێکی نوێی شاعیر و نووسەر جەزا منمیە. بێگومان لە کۆڕێکدا ئەمڕۆ بەڕێوەچووە قسەی زیاتر لەسەر ناوەڕۆکی بەرهەمەکە و ناوەڕۆکی دیوانەکە و هەروەها شاعیر زیاتر با بڵێن باسی لە ناوەڕۆکی ناو دیوانەکە و هەروەها تێکستە شعرەکانیشی کرد. لا درێژی کار و چالاکیەکانی ڕێکخراوی برەودانی گەنجان ڕۆژی 15 ئەم مانگە لە هۆڵی خاک لە شاری سلێمانی بە ئامادەبوونی ژمارێک لە نووسەر و کەسایەتی کۆڕی ناساندن و بڵاوکردنەوەی دیوانی شاری کوردستانێکی بێنازی شاعیر و نووسەر جەزا منمی بەڕێوەچوو. من ناوم جەزا حەسەن محەممەدە، دانیشتوانی گوندی نەوتی سەر بە قەزای قەرەداغم. تا ئێستا دوو بەرهەمم هەبووە، یەکێکیان بە ناوی جەزا قەرەداغی شعری پڕ ئامۆژگاری، ئەمەی تریشیانم بە حکمی ئەوەی چەند کەسێکی خۆشەویست داوای لێکردم و خزمان بە ناوی جەزا منمیەوەیە بۆ کوردستانێکی بێناس. هەنێکی کەشم تایب کردووە، بڵێن تقریبان 100 پەڕێزی کە و زۆریشم هەیە، مام ئەوانەی ترجارێ نەمکردوون بە هیچ. وڵی مەبەستی ئەم مەراسیمە تەبان هەموو کەسێک لە ناخی خۆیدا حەزەکە هەنێشت بڵێ. ئەو شتانەی منیش چەند شیعرێکە هەڵبەتە وەکو ئامۆژگاری ناڵێم، بەس وەکو ئاگادارکردنەوە کە ئەگەر خەڵکی بە شەرەفی ئەم هۆڵە لێم قوبوڵکە وەکو ئاگادارکردنەوە هەنێشتم وتووە و حەزەکەم ئەو شتانش بڵاوکەمەوە لە کتێبەکەم، هەنێشتم وتووە حەزەکەم بڵاویکەمەوە. وەڵا حەزەکەم ئەم وڵاتەمان پڕ ببێت لە خێر و خۆشی، ئەو خەڵکەی هەمووی هوشیار بێتەوە، بە هوشیاری خەڵک نەبێ، وڵات نەپێش ئەکەوێ، نەخەڵ خێر و خۆشی لە خۆیە بینێ. یەکێ لە شتەکانم ئەوەیە.